تۆ ئەمڕۆ چۆن هاتووی بۆ ئێرە و کەشەکەت لا چۆنە؟ سڵاو بەڕێزم لە ئێوە لە هەموو کوردستانیش پیرۆز بێت. بە ئەم جژنی نەورۆز هەر خۆی خۆشە، سەری ساڵی نوێی کوردیە و ئەم جژنە خۆشتریش بوو لەبەرەوەی یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانیش بووە. کەشێکی خۆشتر بووە چەنە جۆکەی ساردا، بەڵام هەر لە چاو خۆیان باشە. چ شتێکی جیاوازی تیا بوو بۆ تۆ؟ ینی ئەم جژنی نەورۆز و ڕەمەزانە هیچ شتێکی جیاواز بوو لە ساڵەکانی کەیان لە کاتەکانی کرد؟ وەکو کاتەکەی جیاواز نەبوو، بەس یەکەم جژنا و سەرگیرم کردبوو هەروی جیاواز بووم. یعنی بۆ تۆ سێ جژنە، ئەم نەورۆز و بەڵێ بیسەبەت دەیخوا لە یەکتان نەکات. زۆر سپاس هیوادارم ینی دەستپێکی ژیانێکی کامەران و ئارام زۆر مەمنون بەڕێزم. ئەی چۆنە هەر بەتەنیا هاتوو؟ بەتەنیا نهاتووم، خۆشیم لەگەڵ. دەی باشە لە خۆشییا بن. زۆر سپاس. هیوادارم دەستپێکی ژیانێکی نوێ و ژیانێکی کامەران و دەروون ئارام و لەشێکی تەندروست. زۆر سپاس دەکەم.